لێژنەکانی قایمقامەتی سلێمانی بە هاوکاری ئاسایشی سلێمانی دەستیان گرتۆ بەسەر گەنجینەیەکی برنجدا کە برنجی ماوە بەسەرچووی تێدایە نزیکەی حەوت تۆن برنجی ماوە بەسەرچوو لەم گەنجینەیەدا هەیە. گەر هاوکارمێنەکان بجۆزێتەوە ئەو برنجە بەسەرچووە لە ناو گەنجینەیەدا هەڵگیراوە، زەرفی نوێی بۆ هێنراوە بە بەرواری نوێەوە و پاشان دەخرێتە ئەو زەرفە نوێیانەوە و پاشان دەخرێتە بازاڕەوە. لێسادا لیژنەکانی قایمقامەتی سلێمانی دەستیان بەسەر ئەم گەنجینەیەدا گرتووە بۆ ئەوەی کە سەرجان ئەو برنجەی کە هەیە لێرە تەلەفی بکەن و لای ببەن لەم گەنجینەیەدا. ئەمە بە هەوڵی ئاسایشی سلێمانی و لیژنەکانی قایمقامەتی سلێمانیە. ئەگەر هاوکارمێرەکان بجۆزێتەوە ئەمە ئەو برنجێک کە خراوەتە بچی سەرچووکانەوە بە بەرواری نوێەوە بۆ ئەوەی کە جارێکی دیکە دووبارە بە هاوڵاتیان بفرۆشرێتەوە. لێرەدا کە لیژنەکان دەستیان گرتووە بە سەر ئەو برنجەدا کە هەیە لێرە. بەڵێ ئەمەی کە بینن ئەو گەنجینەیە کە ئەمڕۆ دەستی بەسەردا گیرا لەلایەن لیژنەکانی قایمقامەتی سلێمانیەوە کە داخراوە کە بۆ ئەوەی کە ئەو برنجەی کە هەڵگیرا بوو ویسبیان سەغی بکەنەوە بەسەر هاوڵاتیاندا دووبارە بیفرۆشنەوە بە بەرواری نوێەوە. بەڵێ ئەوەی لیژنەکان ئەیبینن ئەمە جۆ ئەو برنجەیەک لێرە بۆی کە جارێک دووبارە بفرۆشرێتەوە. بەڵێ لیژنەکان لە ئێستادا دایان خست ئەو گەنجینەیە و جارێکی دیکە دەشتە بۆی کە ئیجرات لەگەڵ ئەو خاوەنەدا بکەن کە ئەم ویستێتی ئەم برنجە ساغ بکاتەوە بە سەر هاوڵاتیاندا. لێسادا لیژنەکان لێرەن کە دووبارە دەستیان منە مێسمە لای ئازاد نەبی نوێنەری تەندروستی لە قایمقامەتی کاک ئازاد بڕی چەند ئەوەی کە دەستی بەسەرا گیراوە؟ بڕی 7.5 کە زانیاری ئاسایش بووە و ئێمە لیژنەی کۆگامان ناردووە 7.5 برنج دەستی بەسەرا گیراوە ماوە بەسەر چووە. ئەم کەسان ساوە بە گۆڕینی جوێنێکە و کرێتی جوێنی 10 کیلۆی 30 کیلۆی و بەروارەکەی گۆڕیوە بۆی درێژ کردوێتەوە. ئەمە خاوەنەکەی ڕۆبەڕووی یاساکرێتەوە بەدڵنیاییەوە ئێمە هەموو شتەکانمان زەبت کردو و راپۆرتی خۆیان بسیوە لیژنەکەەوە دەبێت ئێمە و لیژنەی باڵاوە ئێمەش ڕێکاری یاسایی بەرامبەرەکردن بەس بەش یاساوان ڕێکاری یاسایی بەرامبەرەکرد دەبێت. زۆر بە بەڕێستان. بەڵێ ئەمەی کە بینیتان ئەو کۆگایە بووکە لە گەڕەشی ئازادی شاری سلێمانی داخرا و بڕی 7 تۆن زیاتر لە برنجی ماوە بەسەرچوو دەستی بەسەردا گیرا.